نۆزدە تومەتبار کە پێکهاتبوون لە سەرنووسەری ڕۆژنامەی جمهوریەت موراد سابونچی و ڕۆژنامەوانی لێکۆڵینەوە ساز ئەحمەد شێخ و بێژەر قادر گورسێڵ و کاریکاتەریست موسا کارت ڕۆژی دووشەمە دادگایی کرانە. ئەو ڕۆژە لە تووشیادا بە ڕۆژی ئازادی ڕۆژنامەوانی تۆمار کراوە. ئەوان تومەتبار کراون بە چەند تاوانێک کە سەبارەتە بە ڕێکخراوە سەرهەڵداوەکانی وەک سەرهەڵداوانی کورد و گروپی چەپی توندڕە و تۆڕی فەتحوڵڵا گولەن کە لە ئەمریکادا دەنیشێت. ئەو کەسەی کە تومەتبار کراوە بە ئەنجامدانی کودەتا شکست خواردووەکە. ئێمە لێرین بۆ ناردنی پەیامێک بۆ حکومەت. ئەم جیهانە لێمان دەڕوانێت. ئەم حاڵەتانی کە دەیانەوێت مافەکانی مرۆڤ پێشێل بکەن و دەمکوتکردنی ئۆپۆزیسیۆن و نابەرپرسیارەتی جێی قوبوڵ نییە و پشتگوێ ناخرێن. تاوانبارکردنی کاری ڕۆژنامەوانی لەبارەی سزادانی ئەوانەی کە ڕەخنە دەگرن. ئەگەر ئەمە ئەمڕۆ و ئەم هەفتەیە ئەنجام بدرێت دەتوانن جارێکی دیکە ئەنجامی بدنەوە و دەتوانن چەند جاریش دووبارەی بکەنەوە. هاوکات کادر گۆرسێڵ سەرۆکی پەیمانگەی ڕۆژنامەوانی نێودەوڵەتی تورکیا لە کۆمیتەی نیشتیمانی بازە ڕەوشی ڕۆژنامەوانی تورکیا دەکات. بەداخەوە کەوا دەڵێم کە دەستگیرکردنی ڕۆژنامەوانان لە تورکیادا هەیە، بەڵام جاندۆندار و ئەردەمگوڵ لە زینداندان پێویستە دان بۆ دابنین و ئەو فرامۆشکردن و پشتگوێخستنانەی کۆمەلگای نێونەتەوەیش ببینین کە ڕۆڵێکی گرنگیان جێرا. ئەردوگان پێشبینی ئەوەی کرد کە لە سەدا 61 بێت بەڵام 51 بوو. بۆ ئەو خراپ نەبوو کەواتە ئەمە وەک وانەیەک وا بوو. 12 لە تۆمەتبارەکان لە زینداندان، 5 لەوانە ئازاد کران و چاوەڕوانی دەرەنجامەکانی دادگان، دوان لەوانە بانە ئامادەی حکم دراون کە بریتین لە بەڕێوەبەری نووسینی جمهوریەت جاندۆندار کە تورکیای بەجێ هێشتووە و چووە بۆ ئەڵمانیا. ئێمە پشتیوانی خۆمان لە پەرلەمانی ئەوروپا ڕادەگەیەنین. ئێمە داوا دەکەین سەرجەم ڕۆژنامەوانەکانی تورکیا و ئەڵمانیەکان و ئەوانەی وڵاتانی دیکەش ئازاد بکرێن. لە ئەڵمانیاوە دینیز یوجێل لێرە بوو لەم دادگایە، ئێستا لە زینداندایە. ئێمە دووبارە جارێکی دیکە داوا دەکەینەوە ئازادی بۆ کاروباری ڕۆژنامەوانی و میدیایی تورکیا. هەروە ئەندامانی ستافی جمهوریەت نزیکەی 9 مانگە لە زینداندان و حکمی جۆراوجۆر دراون کە هەر لە 7 ساڵ و نیو زیندانیەوە دەگاتە 43 ساڵ. لە کاتێکدا 160 ڕۆژنامەوان تا ئێساکە لە زیندانەکانی تورکیادان بە تومەتی پەیوەندیدار بە تیرۆرەوە زیاتر لە 150 دەستگای میدیا و تەلەڤیزیۆنی و ڕۆژنامە و گۆڤار داخراون. هەزاران کارمەند لەسەر کارەکانیان لابراون. هاوکات حکومەتی تورکیا سوورە لە دەستگیرکردنی ڕۆژنامەوانان بە تومەتی چالاکی تاوانباری نەوەک بەهۆی بڵاوکردنەوەی ڕاپۆرتەکانیانەوە. ئاسۆ جەبار، دەنگی ئەمریکا.